جارێکی تر سڵاوتان لەبێ. سەرکردەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان هۆکاری دواکەوتنی پیشاندانی وێنەی جەڵال تاڵەبانی ئاشکرا کرد و ڕای گەیاندڕەوشی تەندروستی تاڵەبانی لەو کاتەدا ڕێگر بوو لە پیشاندانی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان. سەرکردەکە یەکێتی بە ڕۆژنامەی ئەلشەرق لەوسەتی ڕاگەیاندووە بەهۆی نەخۆشیەکەیەوە تاڵەبانی چەند کێشەیەکی هەبووە لە دەموچاوی کە لێژنەی پزیشکی نەیانویستووە بەو جۆرە دەرکەوێت. سەرچاوەکانی هەواڵی خۆراوەتی کوردستان بڵاویان کردەوە لە ئەنجامی شەڕ و پێکدادان لە نێوان گروپێکی چەکداری ناسرا و سوپای ئێراندا 15 کوژراوی لێکەوتەوە. ماڵپەری ڕۆژهەڵات تایمز ڕایگەیان لە ناوچەی ڕەبەتی سەر بە شاری سەردەشتی خۆڵاتی کوردستان تێکەڵچوون لە نێوان گروپێکی چەکدار و هێزە چەکدارەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران ڕوویدا و بەهۆیەوە 15 پاسدار کوژران. وەزارەتی دەرەوەی مسر ڕایگەیان بە نزیکانە نووسینگەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری قاهیرەی پایتەختی مسر دەکرێتەوە. خواستی خۆشی کە هەرێمی کوردستان ببێتە دەواازەیەک بۆ چوونە ناوەی عێراق لەگەڵ بنیادنانی پەیوەندیەکی ئابووری بەهێز لەگەڵیدا پیشاندا. حکوومەتی هەرێم لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند کە لە کۆبوونەوەیکی نێوان نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و شەریف شاهین باڵۆزی مسر لە بەغدا باسییان لە سەردانە چاڕوانکراوەکەی هیشام قەندیل سەرۆکوەزیرانی مسر بۆ هەرێمی کوردستان و پێشخستنی پەیوەندیەکانی نێوان هەردوو لادا کردووە. سەرچاوەیەکی پۆلیسی عێراق ڕایگەاند ئەمڕۆ 3 تەقینەوە لە ڕێگەی ئۆتۆمبیلی بۆمڕێژکرا و بۆمبی چێدراوە چەند ناوچەیەکی لە ناوڕاستی بەغدا کردە ئامانج و باهۆیانەوە 29 کەس کوژران و 158 تریش بریندار بوون. سەرچاوەکە ئاماژەی بۆش کرد کە یەکێک لە تەقینەوەکان لە ناوچەکانی شوعلە و کەمالیە و گەڕەکی ئەعلام بووە و برینی هەندێک لە بریندارەکانی سەختن. لە لایکی ترەوە بەڕێوەبەرەتی تەندروستی بەسڕا ئاشکرای کرد کە ئەمڕۆ بەهۆی تەقینەوەی 2 ئۆتۆمبیلی چێندراوە لە پارێزگاکە 7 کەس کوژران و 37 تریش بریندار بوون. وتیشی ئێستا لە نەخۆشخانەکانی پارێزگاکە چارەسەری پزیشکی بۆ بریندارەکان دەکرێت کە برینی هەندێکیان سەختە. جێگری سەرۆکۆماری عێراق ئاشکرای کرد کە هەوڵێکی جددی لە ئارادایە بۆ خستنەڕووی پێشنیازێکی سیاسی بە مەبەستی چارەسەرکردنی قەیران و ئاڵۆزیەکانی وڵات داواشی لە مەحموود مەشەدانی سەرۆکی پێشووتری پەرلەمان کرد خۆراگر بێت و خۆی نەخاتە بازنەی تایفیەوە. لە دوای کۆبوونەوەی لەگەڵ مەشەدانیدا لە بەیاننامەیەکدا خدەیر خوزاعی ڕایگەیاند کە بە جددی بیرۆکەی پێشنیازەکە گەڵاڵە بووە و ئێستاش کار بۆ بەدینانی دەکەن. بوتیشی هەردوو لا جەختیان کرد لەسەر پێویستی چڕکردنەوەی کۆبوونەوەی نێوان سەرجەم کوتلە سیاسەکان تا ببێتە ڕێخۆشکەرێک بۆ سەرخستنی پێشنیازە سیاسەکە. سەرچاوەیەکی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕایگەیاند دوێنێ ژمارەیەک چەکداری حەزبوڵای لوبنانی لە بۆسەیەکدا لە نزیک شاری قەسیر لە ڕیفی حەمس کوژراون و حکوومەتی دیمەشقیش جەختی کرد سوپا ناوەڕاستی شارەکەی کۆنتڕۆل کردووە. لە بەرامبەریشدا ئۆپۆزیسیۆن ڕەتی دەکاتەوە. تەلەڤیزیۆنی فەرمی سووریا ئاشکرای کرد کە سوپای حکوومەت توانیوێتی بچێتە نێو گۆڕەپانی سەرەکی شاری قەسیر و ئاڵای سووریا لەسەر تەلاری شارەوانی بەرز بکاتەوە. لە بەرامبەری جایزەکانی ئۆپۆزیسیۆن ئەو هەواڵەیان ڕەت کردەوە. حکوومەتی ئێران بە توندی ئیدانەی تەقینەوە و هێرشەکەی هەفتەی ڕابردووی کرد لە عێراقدا و ئامادەی وڵاتەکەشی دەربڕی بۆ هەریکاریکردنی بەغدا لە بەرقەرارکردنی ئاسایش و ئارامی لە ناوخۆی وڵاتدا. ئاژانسی هەواڵی فارس نیوز لە زاری سەید عەباس ئاراقچی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێرانەوە بڵاوی کردەوە ئەوان بە توندی ئیدانەی ئەو هێرشانە دەکەن کە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە و هاوسۆزی خۆشیان دەردەبڕن لەگەڵ خێزان و خانەوادەی قوربانیەکاندا. بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ لە تێگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل دوێنێ دەسەڵاتدارانی ئێران 2 کەسیان لە سێدارەدا داواکاری گشتی تارانی پایتەخت ڕایگەیاند یەکێک لە تۆمەتبارەکان بە ناوی ئەحمەد حەیدەری بووە تاوانبار کرابوو کە لە بەرامبەر بڕێک پارەدا زانیاری نهێنی لەبارەی ئاسایشی ئێرانەوە داوەتە دەستگای هەواڵگری ئیسرائیل مۆساد. تۆمەتبارەکەی تریش کە ناوی کۆرش ئەحمەدیە بەوە تاوانبار کرابوو کە زانیاری داوەتە دەستگای هەواڵگری ئەمریکا CIA. شاد و بەختەوەر بن.